سەرژمێریمانە بووە کە سێ شوێنمانتەقان کردو بۆ سەرژمێری گەشتیاران تا بتوانین بە وردی سەرژمێری ئەو گەشتیارانە بکەین کە ڕوو دەکەنە سنووری پارێزگای هەڵەبجە. لە ئەحمەداوا لیژنێکی سەرژمێریمانە بووە، لە زەردەحاڵ لیژنێکی سەرژمێریمانە بووە بۆ سەرژمێریکردنی و کەسانەی کە چنە هەورامان و تەوێڵە و ئاوێسەر لەگەڵ سەیرانگای چاوک ئەمە و سێ شوێنەیە کە ئێمە لیژنەی سەرژمێریمان تێدا داناوە. لەگەڵ ئەمە تەواوی ڕۆژەکان ئێمە لیژنەی پشکنینمان لە ناوچە گەشت و گوزارەکاندا بوونیان هەبووە. لە کۆی لیژنەی پشکنین و بە دوواداچوونمان بۆ کێشە و کەموکوڕیەکانی سەیرانگاکان ئێمە 15 ئاگادارکردنەوەمان لە ناوچە گەشتیارەکان دەرکردو بۆ خاوەن کە پرشوێنە گەشتیارانەی کە کەموکوڕیانە بووە 15 ئاگادارکردنەوەمانە بووە لەگەڵ دەغەرامە دەکە شوێن سزامان ناون کە سەرپێچی ڕێنمایەکانی گەشت و گوزاریان کردووە. لە کۆی ئەو سەرژمێرەیەکە ئێمە کردومانە لە سعات 8 تا 12 سەرژمێریمان کردووە، لە 12 تا 2 عینەیەکی 8 تا 12کەمان وەرگرتووە بۆی نەتیجەی سەرژمێری ئێمە لە سعات 8 تا 12 بووە. هەڵبەت وەک لای هەمووتان ڕوونە کە پێش سعات 8 گەشتیارمانە بووە، هەم دوای سعات 2 گەشتیارمانە بووە. ئەوە ژمارەیەکی دیاریکراومان بۆ دیاری کردووە کە چۆن خەمڵاندن بۆ گەشتیارەکە کراوە. ئەم بۆ شێوازی سەرژمێرەکەیش بەم شێوازە بووە کە ئێمە بەدەستمان گەیشتووە بۆ ئامارێکی و لەمە ورتر و باشترمان بەردەست نەبووە. بەجیا هەر لە هەر کۆی چوار ڕۆژەکەی جەژنان هەر سێ ناوچە گەشتیارەکەمان جیا کردو دواتیش ئەنجامی هەموویتان پێ ڕاگەێنین. بۆ نمونە بۆ هەر چوار ڕۆژی جەژن لە ئەحمەداوا 6157 گەشتیارمانە بووە، تەنها لە ئەحمەداوا 6157 گەشتیارمانە بووە. لە زەردەحاڵ کە لیژنەی سەرژمێریمان دانیشتووە و تایبەت بۆ بە بیارە و هەورامان هەمووی بە ئاوێسەریشەوە لە کۆی جەژن 19856 گەشتیارمانە بووە، 19856 گەشتیار. سەیرانگای چاوگەڵ بۆ لە هەمووتان ڕوونە ئێمە سەرژمێرەکەمان لە دوای سعات 2 بۆ سعات 3 بۆ سعات 7 لیژنەی سەرژمێریمان دانیشتووە. ئەلبەت سەیرانگای چاوک جیاواز لە سەیرانگاکانی کە ئێواران خەڵک سەردانیەکە و زۆر کاتی شتێدا نامێنێت تەنها سەردانێکە، بەڵام ئێمە ئەوەی داخڵ بوو بۆ سەیرانگای چاوک تۆمارمان کردو بە گەشتیار حسێبمان کردو. بۆ هەر چوار ڕۆژەکەی جەژن 8791 کەس عەفو بۆ سەیرانگای چاوک 7078 کەس بۆ هەر چوار ڕۆژی جەژن سەردانی کردووە. لە کۆی ئەم پرۆسەیە بە خەمڵاندنمان بۆ پێش سعات 8 و دوای سعات 8 3000 کەسمان بە خەمڵاندن داناوە کە بەدەر لە ڕێنمایەکە ئێمە بەدەر لە سەرژمێرەکە ئێمە داخلی گەشتیار بوو بێت. بە کۆی پرۆسەکە بۆ هەر چوار ڕۆژی گەشتن بۆ پارێزگای هەڵەبجە 9091 کەس داخلی سەیرانگاکانی ئێمە بوون کە تەواوی سەرژمێرەکە ئەومان بۆ دەرخا کە 9091 کەس داخلی پارێزگای هەڵەبجە بوون لە ڕۆژانی جەژنە. هەمووتان ڕوونە لە ئاوێسەر بە تەواوەتی ئاوی ئاوێسەر کەمی کردووە و ڕێژەی گەشتیار لە ناوچەکە بە تەواوی کەمی کردووە، بەڵام بە بەراوردی ساڵانیش ئەحمەداوا لە هەمووتان ڕوونە کە ئاوەکەی کەمی کردووە، بەڵام بڕوا ناکەن ئەحمەداوا بە تەواوەتی وشک بێ، بەڵام بێهیوا بووین لە سەرچاوی ئاوێسەر.